شۆڕشی ژینە لە ئێراندا هێشتاش دەنگدانەوە و ڕنگدانەوەیکی گەورە و کاریگەریشی هەیە و بە ئەندازەیەکیشە سیاسەتمەدارێکی وەک ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا دەڵێ ئەو سەرکوتکردنەی ڕژێمی ئێران دژبەگەلی وڵاتەکە پەیڕەوی دەکا وای کردووە بژاردنەوەی ڕێککەوتنە ناوچەکەی ساڵی 2015 لەگەڵ ئێراندا مۆرکرا قورس بێ. ئەوەی ئەمڕۆ لە ئێراندا ڕوودەدا کارێکی بێپێشینەیە لەم زیاتر لە 40 ساڵەی فەرمانڕەوایەتی وە لێفەقیدا لە وڵاتەدا هاوڕاییەکی بێپێشینەش دروست بووە لە نێوان نەوەکانی پێش و ئێستاشدا بۆ داواکردن و پاراستنی ئازادیەکان و مافەکان. هەر ئەم دۆسەیەی ئازادی و ماف وەهای کردووە هەر هیچ نەبێ بەشێک لە وڵاتانی ئەوروپایی بە سیاسەتەکانی خۆیاندا بچنەوە سەبارەت بە ئێران و ئایندەی پەیوەندیەکانیان. تا ئێستا نازانرێ ئایا ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران تێگەیشتووە لەو ئاماژانەی پێی دەگا و دەتوانێت هەڵسەنگاندنێکیان بۆ بکە ئەوجا گۆڕانکاریەک لە هەڵوێستەکانی دابێنێتە ئاراوەیان نا. نکوڵی ناکرێلەوەی کۆماری ئیسلامی ئێران بەدەستی خۆی خستوەتە ناو کێشە و گرفت و ئاڵۆزی ناوخۆیی و دەرەوەیش وەک چاودێریش دەڵێن ڕووداوەکان پێمان دەڵێن ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ خۆی گەورەترین دوژمنی خۆیەتی و ئەم ڕژێمە نەدەتوانێت چاکسازی لە خودی خۆیدا بکە و نەدەشتوانێت هیچ گۆڕانکاریەک لە ڕەفتار و سیاسەتە شەڕانگێزیەکانیاندا بکە. بەکارهێنانی هەموو جۆرە سەرکوتکردنەکان ئێران بەکاریان دێنێ لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێکردوێتەوە نەبۆتە مایەی کەمبوونەوەی ئاستی تووڕەیی و ناڕزایی ئێرانیەکان لە ڕژێمی وڵاتەکەیان. پێشتر قسەیەکی باو هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەگوترا خەڵک بەرگەی ئەو هەموو سەرکوتکردن و گرتن و کوشتن و جەور و ستەمی هێزە ئاسایشیەکان ناگرێ. بەڵام ئێستا ئێرانیەکان نەکرد خۆیان بەڵکو جیهانیشیان خستۆتە بەردەم پرسیارێکەوە سەبارەت بەوەی ئایا دەسەڵاتداران و هێزە چەکدارە سەرکوتکارەکانی ئێران بەرگەی شەپۆلی ناڕەزایی و تووڕەیی خەڵک دەگرن؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. وڵاتانی گیان بەردەوامن لە کاردانەوەکانیان دژ بەو سەرکوتکاریانەی دەسەڵاتدارانی ئێرانی دەیکەن لە بەرامبەر خۆپیشاندەرانی ژن ژیان ئازادی بەپێی پرەنسیپە جیهانیەکانی مافەکانی مرۆڤ و بەپێی بەها دیموکراتیەکانیش دەربڕینی ناڕەزایەتیەکان مافێکی ڕەوای هەموو کەسێکە. لەم چەند هەفتەی ڕابردوودا ئەمریکا، یەکێتی ئەوروپا هەروەها کەنەدا سزایان خستۆتە سەر کاربەدەستانی زیاتری ئێران بەهۆی بەردەوامی ئەو سەرکوتکردنانەی لە راپۆرتە هەواڵیەکاندا دەیان بینین. راپۆرتەکان دەڵێن بە سەدان کەس کوژراون لە ئێران چونکە ناڕەزاییان دەربڕیوە. بەهۆی ئەو ڕەوشەی هێزە بەناو ئاسایشیەکانی ئێران دروستیان کردووە هەروە دێ و داواکانیش زیاتر دەبن بۆ دەرکردنی کۆماری ئیسلامی ئێران لەو لیژنەیی لە نەتەوە یەکگرتووەکان داکۆچی لە مافەڕەواکانی ژنان و کچان دەکات لە جیهاندا. ئێمە میوانداری دایالۆگی نەتەوە یەکگرتوەکانمان کرد سەبارەت بەو ڕەوشە تایبەتەی مافەکانی مرۆڤ لە ئێراندا. پێشوازیمان لە ڕاگەیاندراوی وەزیرە ژنەکانی دەرەوە کردووە لەسەر ڕووداوەکانی ئێران و هەروەها پشتیوانیمان لە ئەڵمانیاش کردووە بۆ ئەو پێداچوونەوەی بە سیاسەتەکانی دادەیکات بەرامبەر ئێران. خۆشحاڵین بە داوای ڕێکخراوە سیڤیلیەکان تا دەستبەجێ کۆماری ئیسلامی ئێران لە ئەندامەتی کۆمیسیۆنی UN بۆ ڕەوشی ژنان دەربکرێت. حکوومەتی ئەمریکا کاری خۆی دەکات بۆ دڵنیابوونەوەی ئێران لابدرێت. بەڵێ پێویستە ژنان و پیاوان مافی ئازادی ڕادەربڕین و کۆڕ و کۆبوونەوەیان هەبێت و ئەمەش ئەو بابەتەیە سەرۆک و هەروەهاش بەڕێوەبەرایەتی بڕوان پێێتی. کۆمەڵگەی نوێنەتەوەیی بە نیگەرانیەکی قوڵەوە لە ڕەوشی ناوخۆی ئێران دەڕوانێت و لەگەڵ هەر پەرسەندنێکیشدا داوای تایبەتی ئاڕاستەی دەسەڵاتدارانی تاران دەکا. لە وەتای خۆپیشاندنەکان دەستی پێکردووە بە هەزاران کەس لە ئێراندا دەستگیر و بێسەر و شوێنیش کراون. ئۆفیسی مافەکانی مرۆڤ داوای ئازادکردنی دەستبەجی ئەو بە هەزاران کەسە دەکات کە لە سەربەشداریکردنیان لە خۆپیشاندانی ئاشتیانە لە ئێراندا دەستگیر کراون. ڕۆژی 8 ئەم مانگەی 11 دادپارێزی ئێران تەنها لە تاراندا تۆماری گوناهبارکردنی بۆ زیاتر لە 1000 کەس کردوێتەوە. هاوڵاتیانی ئێران جا لە ناو وڵاتەکەدا بنیان لە دەرەوە یەک ئامانجی سەرەکیان هەیە لە خۆپیشاندانەکانیاندا و ئەویش
گۆڕینی ڕژێمی دیکتاتۆریە لە وڵاتەکەیاندا. ئێمە بە دیکتاتۆریەتی دەڵێن نابۆ لە سێدارەدان. ژمارێکی زۆری خەڵکی بێتاوان کوژراون، خەڵکێکی زۆر لە زیندان نراون چونکە چالاکوانی سیاسی بوون و خۆپیشاندان دەکەن لە پێناو مافە بنچینەیەکاندا. ئێستا لە زینداندان لە ژێر هەڕەشەی مردن و لە سێدارەدان و ئەشکەنجەدان و هەروەهاش دانپێنانی ساختەیان بەناوەوە بڵاو دەکرێنەوە. داواکانی هاوڵاتیانی ئێرانی بۆ ژن ژیان ئازادی بەشێکە لەو هەوڵە گەورەی دەدرێت بۆ دروستکردنی چەمکی هاوڵاتی بوون لە وڵاتێکدا کە ئەم چەمکە لە ڕەهەندی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵاتە جیاوازەکانی ئێرانەوە لەو پەڕی لاوازیدا بووە و ڕژێمەکانی ئێران تەنها ئەرکیان سەپاندووە بەسەر هاوڵاتیاندا بەبێ ئەوەی ڕێز لە مافەکانی خەڵک بژیرێت. سەلاح ئەبوو شەریف ئەمینداری گشتی بەرەی میلی دیموکراتی ئەحوازی لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتنە. ئەبوو شەریف سەرۆکی ئەم خولەی بەرەی گەلانی غەیرە فارسە بۆ داواکردنی مافی چارەی خۆنووسین و هەروەهاش سەرۆکایەتی ئەم خولەی ئێستای ئەنجومەنی نیشتیمانی هێزەکانی شۆڕشی ئەحوازە. بەڕێز ئەبوو شەریف سوپاس و پێزانین بۆ بەشداریت لەم هەفتەیە چاوی واشنتۆندا. وەکو دەزانین لەم ماوەی ڕابردوودا یادی 3 ساڵەی ئەو ڕاپەڕینەی ئەحواز بوو کە زیاتر لە 200 کەسی تیادا کوژران. بۆچی ئەو کاتە کە خەڵکی ئێرانیش بەگشتی خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕینیان دەکرد وەک ئەمەی ئێستا درێژەی پێنەدرا و بەگشتیش وەک ئەم شۆڕشەی ئێستا ڕژێمی ئێرانی نەخست بۆ ڕەوشێکەوە کە بڵێن وەک ئێستا ترسی لێ نیشتووە. سەرەتا سوپاس بۆ ئێوە و بۆ بینەران و سوپاست دەکەم بۆ میوانداریەکەت. بێگومان وەک دەزانن ڕاپەڕینی ئەهواز دەمێکە دەستی پێکردووە و دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 و ئەو کاتە بە ڕاپەڕینی نیسان ناسرا بوو. بەردەوامیش بوو تا ڕاپەڕینەکەی ساڵی 2019 و داڕمانی باڵەخانی میترۆپۆل لە شاری عەبادان. لە هەموو ڕاپەڕینێکدا ڕژێمی ئێران دەست دەکات بە شەپۆلێکی دڕندایەتی و دەست دەکات بە دەستگیرکردن و لە سێدارەدان و تەنانەت کوشتنی ژمارەیەکی زۆری هاوڵاتیان وەک ئەوەی لە ئەهواز دەیبینین. هاوشێوەی ڕووداوەکانی شاری مەعشورە پاش ئەوەی ڕژێمی ئێران حوسێن ئەلحەیدەری شاعیری نیشتیمانی کوشت ئەم ڕووداوە وەهای کرد شۆڕشگەرەکانی ئەهواز ببنە بەشێک لەو ڕاپەڕینەی ساڵی 2019 کە هەموو جوگرافیای سیاسی ئێرانی گرتەوە و بە شۆڕشی سوتەمەنی ناودێردەکرا. ئەو سەرکوڵکردانە ئەوانی پێشتریش هاوکاتی نەبوونی پشتیوانێکی لۆژیکی و هەروەهاش نەبوونی بەرەیەک لە پشتەوە بۆ لە خۆگرتنی ئەوانەی لەستەمی دەسەڵاتدارانی ئێران ڕایان دەکرد ئاوارە دەبوون و هەروەهاش بۆ کەسوکاری شەهیدەکان و دیلەکان بێلەوانش گرتنەبەری ڕێشۆنی توندی ئاسایشی لەلایەن دەسەڵاتدارانی داگیرکەری ئێرانی لەو ناوچە استراتیژەدا کە لە ساڵی 85 دانەوتی ئێرانی لێیە. بەندەرەکانی لەسەر کەنداوی عەرەبن هەر لە ئەهوازن. ئەمانە وەهایان کردووە ئەهواز بکرێتە بنکەیەکی گەورەی لەشکری. وەک دەبینین ئێستا چۆن ڕژێم لە بەلوجستان یان لە کوردستان دڕندایەتێکی لە ڕادە بەدەری هەیە، بەڵام ئەو دڕندایەتی لە شارەکانی فارسەکاندا نییە وەک تاران و ئەسفەهان و شوێنەکانی دیکەش. ئەمە جیاوازەکەیە کە دڕندایەتێکی گەورە دەنوێنێت بەرامبەر ئەهواز و کوردستان و بەلوجستان. ئەگەر یارمەتیم بێ پێشتر کە خۆپیشاندانی ناڕزایی دەکرا لە ئێراندا دروشمەکان هەمووی یەک بوون. باز لە باشترکردنی بژێوی ژیان دەکرا، ڕەوشی ئابووری بە هەمان شێوە کە بکردنەوەی بێکاری وە چەندانی تر. لە ئێستاە ئەم خۆپیشاندانانەی ناو شۆڕشی ژینە هەر یەک ئامانجیان هەیە یا جیاوازن. لە ڕاستیدا ئەم بابەتە پێویستی بە وردکردنەوەیە. بە پێی پێکاتەی جوگرافی سیاسی ناو ئێران کورد و ئەهوازی و بەلوجی و تورکی ئازەری و تورکمان هەن و دەیان ساڵە ئەم گەلانە هەر یەکەیان داواکاری جیاوازیان هەیە. بۆ نمونە گەلی کورد خەباتی خۆی لە ئێستادا دەست پێ کردووە بۆ ژیان و مافەکانی مافی چارەی خۆنووسین. خەباتێکە لەسەر وەختی پەهلەویەکانەوە دەستی پێ کردووە. ئەم نمونەیە بۆ ئەهوازیەکان و بۆ بەلوجەکان بۆ ئازەریەکانیش ڕاستە و هەمان ئامانجیشە. داوای ئەم گەلانە داوای ڕەوان و لە مێژی نەشن بە پێی ڕاستپاردەکانی مافە جیهانیەکانی مرۆڤە. جا تا ئەندازەیەک جیاوازی هەیە لەگەڵ داواکاریەکانی گەلی فارسدا کە هەوڵی بەدەستێنانی ئازادی و مافەکانی مرۆڤ دەدەن. ئەوە مافی خۆیەتی و لەسەر شەقامەکانیش ئەو داوایە دەبینرێت و دەبیسترێت
ئێمەش پشتیوانیانین. ڕژێمی تیرۆریستی فەرمانڕەوایی ئێران نکۆڵی لەو مافانەی گەلی فارس کردووە و بە هەمان شێوەش نکۆڵی دەکات لە مافەکانی هەموو گەلانی دیکەی سەرکوتکرا و ژێردەستەی ئێران و تا ئێستاکە کەمترین ئاسی ئەو مافانەشیان بۆ دابین ناکات کە لەسەر ئاسی نەونەتەوەی پەسەند کراون. نەمافی تاکە کەس هەیە بۆ ژنان و پیاوان بەو شێوەیە کە لە دروشمی ڕاگەشتیدا هاتووە. ژن ژیان ئازادی. ڕژێم دەیەوێت جیاوازی و کەرێن بخاتە نێوان پێکاتەکانی ئێرانەوە و تەنانەت لە شێوازی سەوداکردنیشدا لەگەڵ نەتەوە غەیرە فارسەکاندا جیاوازە. ئەوە تا گەمارۆ دەبینین لەسەر شارەکانی کوردستان وەک مەهابات و شارەکانی تریش ئەو تاوانانەی کە دەکرێن لەو ناوچانەدا بە چاوی خۆمان دەیان بینین و هێزەکانی لەشکر دەکشێنەوە و دەیان بن بۆ کوردستان. ئەم هەموو جیاوازیە دەکات تەنانەت لە سەرکوتکردن و ستەمکاریشدا جیاوازی دەکات. بینیمان لە کاتی نوێژدا چی لە بەلوجەکان کرد. ئەم ڕژێمە بەڕوانیەکی نەژاد پەرستیەوە لە هەموو شتێک دەڕوانێت. سەرباری ئەو دیدگا شۆفینی ئاینی سەر و سەودای پێدەکات لەگەڵ هەموو هاوڵاتیاندا. چ متمانەیەک هەیە لە دەمی ئەگەری هەر گۆڕانکاریەکە ئەمە ئەڵم ینی ئەگەر گۆڕانکاری لە ڕژەمی ئێراندا هاتە ئاراوە وەکەوەی ساڵی 79 کە بینیمان چ شیانێک هەیە یاخود چ متمانەیەک هەیە ئەو جۆرە دڵنیاییە بۆ هەموو گەلانی وڵاتەکە هەبێ. ئەمە ئەزمموی عراقمان لەبەر چاوە. لە عراق بۆ خۆ دەزانی کۆمەڵە پەیمانی ئێجگار گەورە دەدرا بەڵام هەتا ئێستاشی لەگەڵا بێ عراق جیرۆدەی ئەو کێشانەیە. بەدڵنیاییەوە پێویستە متمانە هەبێت. ئەو گەلانەی ئێران کە ئێستا ڕژاونەتە سەر شەقامەکان و داواکاریەکانی خۆیان دەخەنە ڕوو و داوای مافەکانیان دەکەن. گەلانێکی هۆشیارن و دەیان ساڵە خەبات بۆ ئەو ئەمانجانیان دەکەن. لایەنەکان لە پەیوەندیدان و لە هەوڵی ڕێخستندان لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەیدا بۆ قۆناغی پاش ڕووخاندنی ڕژێمی ئێران. جا بۆ بابەتی متمانە بەر لە هەموو شتێک پشت دەبەستین بە هۆشیاری گەلەکانمان و هەروەهاش هۆشیاری شێوازی سەر و سەوداکردنی لایەنەکان و چاویشمان لە پشتیوانی کۆمەڵگەی نێونەتەوەی و وڵاتانی دۆستە. ئەو وڵاتانەی ئاشتی و سەقامگیریان دەوێت بۆ ئەم گەلانی ئێران و بۆ ناوچەکەش. متمانەیەکی تریش ڕێزگرتنە لە مافەکانی هەموو گەلانی وڵاتەکە بە تایبەتیش مافی چاری خۆنووسین. بڕیاریش بدرێتە دەست گەلانی وڵاتەکە تا خۆیان بڕیار لە ئایندەی خۆیان بدەن. ئایا دەیەوێت لە چوارچێوەی ئێراندا بمێنێتەوە یان دەخوازن سیستمێکی فیدراڵی یان کۆنفیدراڵی هەبێت بە پێی یاسا نێونەتەوەییەکان؟ ئەمە گرنگە بۆ هەبوونی ئارامی و ئاشتی و سەقامگیری و گەشەکردن، نەک ببێتە ناوچەیەک بۆ ئاژاوە و گێرە شێوێنی یان ببێتە بارەگایەک بۆ میلیشا و تیرۆریستان و هەناردەکردنیان بۆ دەرەوە وەک ئەوەی ئەم ڕژەمەی ئێستا دەیکات. بەڵێ پێویستە ڕێز لە یاسا نێونەتەوەیەکان بگیرێت و ڕێز لە مافی چاری خۆنووسینی گەلان بگیرێت تا بتوانرێت بە ئاشتیانە پێکەوە بژین. ئۆپۆزیسیۆنەکانی ئێران گوتارێکی هاوبەشیان هەیە لەسەر ئەم بابەتەی کە باسیەکەین؟ لە پەیوەندی بە گەلانی غەیرە فارسەوە بەڵێ وتاریکی یەکگرتویان هەیە و ئەمەش خۆی لە خۆیدا دەبێتە پشتیوانی بۆ گوتاری ئۆپۆزیسیۆنی ئێرانی. هەموو ئەو لایەنانەی فارس نین، جا کورد بن یان بەلوجی یان عەرەبی ئەهوازی یان تورک یان تورکمان بن، هەمیان ئازادیان دەبێت. ئازادیان بۆ ژنان دەوێت، هەمیان ژیانێکی خۆشگوزەرانیان دەوێت. بە هەمان شێوەش بۆ گەری فارس کە دووچاری مەینەتی بۆتەوە بە دەست ڕژێمی مەلاکانەوە، بەڵام لێرەدا گرفتێکەیە. هەندێک لە لایەنە ئێرانەکان نانەوێت دان بە مافەکانی گەلی کووردا بنێن، نانەوێت دان بە مافەکانی عەرەبدا بنێن لە ئەهواز، کاتێک دان نانێن بە گەری بەلوچدا کە ئێستا ئەوە تا دەکوژرێت. ئێستا چۆن چاوەڕوان دەکرێت بەلوچیەکان ببنە پشتیوانیان بۆ پێکهێنانی دیکتاتۆرێتێکی دیکە و تیرۆریزمی نوێ و سەرکوتکردنێکی نوێ وەک ئەوەی لە ساڵی 1970دا ڕوویدا و بەرەنجامەکەی ئاشکرایە. هەمومان دژی ڕژێمی پێشووی شاهەنشاهی بووین پێکەوە. بەڵام دواتر چی ڕوویدا؟ خومینی جیهادی ڕاگەیان دژی گەری کورد و کەوتە کوشتنی کورد. لە محەممەرە لە چوارشەمەیەکی ڕەشدا کەوتە کوشتنی خەڵکی عەرەب. بە هەمان شێوە دەستی لە بەلوجەکانیش وەشاند و دەیکوشتن. ئێمە متمانی نێونەتەوەیمان دەوێت، دان پیادانانمان دەوێت لەلایەن فارسەکانەوە بۆ ڕێزگرتنی مافەکانی گەلان لە ئایندەدا بە پێی مافە نێونەتەوەیەکان و مافەکانی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین و ئەم گەلانە بتوانن ئازادانە هەموو قسەیەکی خۆیان بکەن. کاک سەڵاح، من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان.
ئەوروپاییەکانیش نەکەر ناڕەزان بەڵکو کاردانەوەیکی تووڕە ئامێزیشیان هەن سەبارەت بە ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناوخۆی وڵاتەکەدا هەر بۆیەشە یەکێتی ئەوروپا بڕیاری سەپاندنی سزای زیاتری بەسەر ڕژێمی ئێراندا داوە. ئێران و ئەو کاردانەوە سەرکوتکارانە بێهودەیەی دەسەڵاتدارەکانی بەرامبەر بەو بێزاری و ناڕەزایی خەڵک کە خۆپێشاندەران ئازانە لە شەقامەکانی ئەو وڵاتەدا خستویانەتە ڕوو. بە تایبەتیش ئەو ئازایەتیەی ژنان نیشانیان داوین و داوای مافی بنسینەی خۆیان دەکەن. جا بۆ پشتیوانیکردنیان ئەنجومەنی یەکێتی ئەوروپا 31 لیستی تری داناوە لەسەر مافەکانی مرۆڤ لە ئێراندا. هەروەها پێدا دەگرین تا ئێران ناردنی چەک ڕابگرێت کە رووسیا بۆ کاری درڕندانە دژ بە گەلی ئۆکراین بەکاریان دێنێت. بێژگە لە سەپاندنی سزاکان ئەوروپاییەکانیش داوای دادگاییکردنی هەموو ئەو دەسەڵاتدارانەی ئێران دەکەن کە دەستیانە بۆ لەسەر کوتکردنی خۆپیشاندەرانی ئێرانی. یەکێتی ئەوروپا ژمارەیەک بەرنووسی سەپاندنی سزای بەسەر ئێراندا ئامادەیە. پرەنسیپە سەرەکیەکەی جەختی لێکراوەتەوە ئەوانە کە بەرپرسیارن لەو توندوتیژانەی بەرامبەر بەگەلی ئێران دەکرێن. سزای زیاتریش دەسەپێنین و دەمانەوێت فشارەکان لەسەر پاسدارانی شۆڕشی ئیسلامی و لەسەر ڕێبەرایەتی سیاسی ئێراندا زیاد بکەین و هەروەهاش پشتیوانی لەو هەوڵانەش دەکەین بۆ کۆکردنەوەی بەڵگەنامەکان تا ئەوانەی توندوتیژی دەکەن بدرێنە دادگا. پێشتر ئەمریکا هێزی پاسدارانی شۆڕشی ئیسلامی خستە ناو لیستی تێرۆریستانی بیانیەوە و ژمارەیە سزاشی سپاند بەسەر فەرماندەکانی ئەو هێزە تێرۆریستیەدا. ئێستاش ئەوروپاییەکان سزای تریان سەپاندۆتە سەر پاسداران وەک دەڵێن سزای تریش بەڕێوەیە. سزانوێکان کاریگەریان دەبێت بە سەربازنەکانی ناو پاسدارانی شۆڕشی ئیسلامیە و بەشە تایبەتەکانی دابینکردنی دارایی بۆ ئەو هێزە. بەردەوام دەبین لە گرتنەبەری ڕێوشوێنی زیاتر. دەمەوێت جارێکی تریش جەخت بکەمەوەلەوەی ئەو سزایانە هەرچەندها لە ڕووی سیاسیەوە نا بەڵکو پێویستە لە ڕووی یاساییشەوە جێگیر بکرێن. ئەوەی گرنگە کاریگەریەکانیەتی نەک لێکدانەوەکان بۆ سزاکان. هەر بۆیەشە کارەکانمان لەسەر بنەما یاساییەکانی ئەم سزایانە گرنگن بە پێی یاساکانی ئەوروپا. ئەم ڕووداوانەی ئێران و سەپاندنی ئەم سزانویانەش هاوکاتە لەگەڵ چاوەڕوانیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی بۆ ئەگەر و نەگەری ڕێککەوتنی ناوچی لەگەڵ ئێراندا لەسەر بەرنامە لەشکریە ناوچیەکەی تاران. بە پلەی یەکەم پێم وایە پێویستە ڕێککەوتنی ناوچی جیا بکرێتەوە لەوەی ئێستا لە ئێراندا ڕوئەدا. سەبارەت بە ڕێککەوتنەکە پشتیوانیشی گەورەی یەکێتی ئەوروپا هەیە تا ئێران دەستبەردای دروستکردنی چەکی ناوچی بێت. هەروەهاش پەرەپێدانی چەکە ناوچیەکان یەکێتی ئەوروپاش زۆر وابەستەیە بە ڕێککەوتنە ناوچیەکەوە. هەر چۆنە بێ وەک چۆن پێشتر دەسەڵاتدارانی ئێرانی لە بەرامبەر سزاکاندا زمانی هەڕەشە ئامێزیان بەکاردێنا و ئێستاش بە هەمان شێوە دەڵێن سەپاندنی سزای نوێ هیچ شتێ لە ڕەوشی ئێران ناگۆڕێ. بەکارهێنانی سزاکان وەک میکانیزمێک شکست دێنێت و هیچ ئەنجامێکیشی نابێت. ئەگەر ڕۆژ ئاوا سزای نوێ بسەپێنێت بەسەر ئێراندا ئەوە ئێرانیش وەڵامێکی گونجاوی هاوشێوەی دەبێت. بەڕێزە بوو شەریف گوێمان لە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران بوو دەڵێت سزاکان کاریگەریان نییە. ئەگەر سزاکان کاریگەریان نەبێ چ شتێک کاریگەری هەیە؟ سزاکان شمشێرێکی دووسەرەیە. سزاکان کاریگەریان نییە لەسەر ڕژێمی ئێران بە تایبەتیش لەسەر پاسداران و یەکەی قودس و میلیشیاکانی سەر بە پاسداران و هەروەهاش لەسەر ئەمڕازەکانی ڕژێم بەڵکو کاریگەریەکانی لەسەر گەلانی ئێرانە. بۆچی؟ چونکە لە دەیان ساڵی ڕابردوودا ڕژێم تۆڕێکی زۆر بەرفراوانی دروست کردووە لە کۆمپانیەکان و نێوەندەکانی دارایی و تۆڕەکانی دیکەی مرۆیی تا خۆی لە کاریگەریەکانی ئەو سزایانە دەرباز بکات و بتوانێت دارایی بۆ تیرۆر دابین کات و دارایی بۆ ڕژێم و بۆ پرۆژە ناوەکیەکە و بۆ پرۆژەکانی موشک و درۆنەکان دابین کات. وەک بینیمان بەردەوام بەرنامە ناوەکیەکەی ئێران بەرنامەی موشەکی و بەرنامەی درۆنەکانیشی لە بەرەو پێشچوندان بەبێ ئەوەی سزاکان هیچ کاریگەریان هەبوو بێت لەسەریان لە کاتێکدا باری بژێوی گەلی فارس و گەلانی دیکەش بە شێوەیەکی بەرچاوی قورس لە پاشەکشێدایە. ئەو پارانەی دەکەوێتە ئەستۆیان ناتوانن بیدەن مامۆستایان کرێکاران خانەنشینەکان موچیان نییە. ڕێژەی بێکاری زۆر بەرزە. سزاکان وهایان کردووە ئێران ببێتە تایبەتمەند لە چۆنێتی خۆ دەرباسکردن لەو سزایانە و نەهەر ئەوەندە بەڵکو وەک چۆن درۆن هەناردەی رووسیا دەکات ئاوەهاش ئەو تایبەتمەندی خۆی هەناردەی رووسیاش دەکات.
باش ئەگەر سزاکان کاریگەریان نەبێت چ شتێک کاریگەر دەبێ بەڕای تۆ؟ لە ڕاستیدا ئێمە لە پەیوەندیەکانمان و لە کۆبوونەوەکانماندا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا لەگەڵ ئەو وڵاتە دۆستانەماندا جەختمان کردوێتەوە لەوەی وەک باسم کرد ئێران هێزێکی زۆری هەیە لەوەی لە پشت سزاکانەوە کاری خۆی دەکات تەنانەت بۆ قاچاقچێتی نەوت و بەرهەمەکانی تری نەوت. ئێمە لەو بڕوایەداین دەبێت کارکەین بۆ لێسەندنەوەی ڕەوایی لەم ڕژێمەی ئێران و دەرکردنی باوێزەکانی لە وڵاتانی جیهاندا، هەروە دەرکردنی ئێران لە نەتەوە یەکگرتوەکان و سەر کۆنەکردنی بەپێی یاسانی و نەتەوەیەکان و ناچارکردنی ئێران بۆی ڕێز لە یاسانی و نەتەوەیەکان بگرێت و ڕێز لە مافی چارەی خۆنووسینی گەران بگرێت. جا بەڕاستی ئەمە پێویستە بکرێت بۆ ڕەواییدان بەم شۆڕشە و ڕەواییدان بە نەمانی ڕەوایی بەم ڕژێمە. ئەمانە چارەسەری یەکلایی کەرەوەن لەسەر و سەوداکردن لەگەڵ ئەم ڕژێمەدا. ئەم ڕژێمەی ئێران دان نانێت بە یاسای نێونەتەوەییدا، دان نانێت بە یاسای دراوسەیەتیکی باشدا، دان نانێت بە یاساکانی مرۆڤایەتیدا. وەک دەبینین هیچ وابەستەیەکی نییە بە هیچ یاسا و ڕێچایەکەوە. ئیتر نازانم چۆن دەتوانرێت سەر و سەودا لەگەڵ ئەو ڕژێمەدا بکرێت کە هیچ وابەستەی و هیچ ڕێزێنانێکی نییە بۆ پەیمانە نێودەوڵەتیەکان. بەڕێزە بوو شەریف بۆچێت تا ئێستا کۆمەڵگەی نێونەتەوەی ئەو جۆرە هەڵوێستانەی بەرامبەر بە ئێران نەگرتووەتە بەر وەکو جەنابەت بە ئاماژەیان پێدەکەی ئێران نەگەر لە ناوخۆی وڵاتەکەدا ڕوبەڕی کۆمەڵێک گرفتووەتەوە لەسەر ئاستی نێونەتەوەیش بە هەمان شێوە پێشەرکاری سنوورەکانی وڵاتان دەکا بۆ نمونە ئەو بۆرگمانانەی هەرێمی کوردستانی عێراق یاخود دەستێوەردانی لە وڵاتانی تری وەکو یەمەن یان لوبنان یا هەر شوێنێکی تر بێ، بەڵام کۆمەڵگەی نێونەتەوەی بێدەنگە. بۆچی؟ لا حاجة بأن أعود ما تفضلت فيه. پێویست ناکات هەموو ئەوانەی باست کردن دووبارەیان بکەمەوە. ئێران ئێستا سەرچاوی شەڕانگێزی و تیرۆریزم و میلیشیا و هەروەهاش سەرچاوی تونڕەویە، نەکەر لە ناوخۆی ئێراندا بەڵکو بۆ وڵاتانی ناوچەکەش بەگشتی و لەوانەشە سنوورەکانی ئەو ناوچانەش تێپەڕێنێت. جا بۆچی کۆمەڵگەی نێونەتەوەی بێدەنگی هەڵبژاردووە؟ بەداخەوە دەڵێم ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتی بانێکە و دووهەوایی ژمارەیەک وڵات پەیڕەوی دەکەن لەگەڵ وڵاتانی دیکتاتۆریەتدا لە جیهاندا. لەم قۆناغەدا ململانەی کۆمپانیا گەورەکانە و هەر یەکەیان دەیەوێت بەرژەوەندیەکانی خۆی بپارێزێت لە ناو ئێراندا و لە ناوچەکەشدا بەگشتی. ئیتر بۆچی بێدەنگی هەڵدەبژێردێت بەرامبەر بە ئێران لە کاتێکدا لە ناو ئەمریکادا بە پێی لێدوانەکانی دەستگای لێکۆڵینەوەی فیدراڵی ئەو ڕژێمە هێرش دەکاتە سەر هاوڵاتیانی ئەمریکایی لە کەنەدا و لە وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە. هەندێک وڵاتی ئەوروپایی تەنانەت هەندێک لە باڵۆزەکانی ئێرانیان دادگایی کردووە، ئەوانەی تەقینەوەیان گواستۆتەوە بۆ وڵاتانی ئەوروپا تا هاوڵاتیانی پێبکوژن. ئەمانە بێ لەو تەنگ هەڵچنین و ڕەفاندنی کەشتێ بارهەڵگرانی نەوت و کەشتی بازرگانی و سیڤیلی لە سنوورە نەوتیەکانی دەریادا. هەموو ئەمانە ڕوودەدەن و کەچی هێشتاش وڵاتان سەر و سەودا لەگەڵ ئێراندا دەکەن لەبەر هەر هۆکارێک بێت، بەڵام بەلای ئێمەوە تەنانەت هۆکاری ئابووریە و هیچی تر کە وەها دەکات ئەو وڵاتانە بە ڕژدێکی گەورەترەوە سەر و سەودا لەگەڵ ئێراندا نەکەن. پێ دوایە ینی کۆمەڵگەی نێونەتەوەی بگاتە ئەوەی کە بڕیارێکی ئەگلاکەرەوە بدا بەرامبەر بە ئێران مەرجێ لە ئێستادا لە ئایندەیەکی نزیکا بۆ نمونە. بەدڵنیاییەوە چونکە کۆمەڵێک گۆڕانکاری چاوەڕوانکراو هەن لە ناوچەکەدا و هەروەها لەسەر ئاستی نێونەتەوەیش دەبینین چڕبوونەوەیەکەیە لەلایەن وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتە پیشەسازیە گەورەکان. ئێستا هەروە دێ و هەڵوێستی ئەو وڵاتانە لە بەرامبەر ڕژێمی ئێراندا ئاشکراتر دەبن، بە تایبەتیش کە زانیویانە ئامانجی ئێران هەرتەنها بەرفراوان بوون نییە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا، بەڵکو خەریکە لە ئەوروپاشدا ئەو کارە دەکات لە ڕێی بەشداریکردنەوە لە شەڕی سەپێندراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا. هەڵبەتە ئەمە بێلەوەی ئێران هەموو سامانەکانی خۆی وەک نەوت و غاز و سەرچاوە سروشتەکانی دیکەشی داوە بە رووسیا و چین لە ڕێی چەند پەیماننامەیەکەوە بۆ ماوەی 25 ساڵ. ئەمە وەها دەکات وڵاتانی ڕۆژئاوا و ئەمریکاش بە شێوەیەکی بەرچاو سیاسەتەکانی خۆیان بگۆڕن پاش ئەو هەڵوێستانی ڕژێمی ئێران. بەڕێزە بوو شەریف من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان. دەسەڵاتدارانی وڵاتەکە هاوشێوەی ڕەفتارە نەخوازراوەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستاش هەمان ئەو ڕۆڵەی خۆی دەگێڕێت لە شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرایندا. ئەمریکا ئاگاهی دەدا بە هەر لایەنێکی هاوکاری ئێران بکە لەو دۆسەیەدا.
هەر کەس و لایەنێک کارداری لەگەڵ ئیراندا بکات و پەیوەندی هەبێت بە فڕۆکەی بیفڕۆکەوان و پەرەپێدانی موشکی باڵستیکی و گواستنەوەی چەک لە ئیرانەوە بۆ رووسیا ئەوە پێوەست زۆر ئاگادار بێت و پێوەستە خۆیان بپارێزن. کاتێک دەبینین موشەکە بالیستیەکانی ئێران لە ئۆکراین بەکاردەهێنرێن ئەوە ئێمەش ئەو کارە دەکەین کە تیشکی دەخاتە سەر. جا هەر چۆنێک بێت ئەمەش ئاماژەیەکی ترە بۆ ئەو ڕاستی ئێران و رووسیا پەیوەندی هاوکاری ئاسایشی پێکانەوە دەبەستێتەوە، وەک لە بەکارهێنانی درۆنەکانی ئێراندا لە مەیدانەکانی جەنگدا ڕەنگی داوەتەوە. ئەمەش جێی نیگەرانیەکی زۆرە، چونکە ئەو ڕاستیە ئاشکرا دەکات ئەو دوو وڵاتە هاوڵاتیانی بێتاوانی ئۆکراین دەکەنە ئامانج و ئەم شەڕە بەبێ هیچ هۆکارێک درێژ دەکەنەوە. ئەوروپاییەکانیش داوا دەکەن سەپاندنی سزاکان بەردەوام بن لەسەر کۆماری ئیسلامی ئێران و دەسەڵاتدارانی ئەم وڵاتەش لەسەر ڕەفتارە ناوخۆییەکان و ئەو سیاسەتی پشتیوانکردنی ڕووسیای ڤلادیمیر پوتین بەرپرسیار بکەن. زۆر پشتیوانی سەپاندنی سزای زیاتر دەکەین بەسەر ئێراندا. ئێمە پشتیوانیشمان کردووە لەو سزایانەی بواری مافەکانی مرۆڤیان گرتوتەوە بەهۆی ئەو ڕێو شوێنانەی دەسەڵاتدارانی ئێرانەوە لە بەرامبەر خۆپیشاندەران و بەکارهێنانی توند و تیژی و سەرکوتکردنی ناڕەوای ئازادی کۆڕ و کۆبوونەوە و ئازادی ڕادربڕین. لەلایەکی تریشەوە ئێمە پشتیوانی دەکەین لەو سزایانەی سەپێنراونەتە سەر ئێران لەسەر هاوکاریەکانی بۆ شەڕانگێزیەکانی رووسیا لە ئۆکراین. بەردەوامیش دەبین لە پشتیوانیکردن بۆ سەپاندنی سزای زیاتر لە بوارەکانی مافی مرۆڤدا و توێژینەوەی زیاتریشی لەسەر دەکەین. بێگومان ئێستا بابەتی تریش هەن لە پەیوەندی بە ئێرانەوە، وەک پێشێرکردنەکانی دژ بە خۆپیشاندانە ئاشتیانەکان دەکرێن، هەروەهاش دژ بە ژنان و کچانی خۆپیشاندەریش. بەڕاستی مای مەخابوونێکی گەورەیە توندوتیژیە کرێت بەرامبەر خۆپیشاندانی ئاشتیانە. بابەتێکی تریش لەسەر درۆنەکانی ئێران و بەکارهێنانیانە دژ بە ئۆکراین. بە دڵنیاییەوە ئەو پشتیوانیەی ئێران بۆ رووسیا لە ئێستادا دەیکات جێ قایلبوون نییە. بەڕێزە بۆ شەریف دوا بە دوای ئەوەی کە بەڵگەنامەکان بە تەواوەتی دەرکەوتن بەوەی کە ئێران فڕۆکەی بێفڕۆکەوان دەنێرێ بۆ رووسیا و یارمەتی لەشکری رووسیا دەدا لە سەرکوتکردنی گەلی ئۆکراین. ئەوەیە کە بینیمان جیهان هاتە سەر خەت و کەوتنە سەپاندنی سزای تریش بەسەر ئێراندا. کامیان گرنگترە بۆ کۆمەڵگەی نێونەتەوەی و بەتایبەتی جیهانی ڕۆژاوە، ڕاگررتنی ئێران لەوەی یارمەتی رووسیا بکە یاخو ڕاگررتنی ئێران لەوەی کە چیدی نەتوانێت سەرکوتی گەلی خۆی بکە لە وڵاتەکەدا. يعني شكرا سؤال مهم جدا. بداية سپاس پرسیارێکی زۆر گرنگە. سەرەتا با بڵێم کە هەردوو کارەکە مای سەرکۆنەکردنن، بەشداریکردن لە کوشتن و سەرکوتکردنی گەلی ئۆکراین کە داکۆچی لە خاک و لە مافەکانی خۆی دەکات سەرکۆنە دەکرێت و بە هەمان شێوەش کوشتن و سەرکوتکردنی گەلانی ئێران و گەلانی فارسیش سەرکۆنە دەکرێت. ناتوانین جیاوازی بکەین لە نێوان ئەو دوو کارەدا. ڕژێمێک گەلێک سەرکوت دەکات لە ناوخۆی وڵاتەکەیدا و ئامرازەکانی کوشتنیش دەنێرێت بۆ وڵاتانی ناوچەکە و ئەوروپاش. ئەم ڕژێمە ڕژێمێکی خوێناویە و پشتی بە کوشتن و تیرۆر بەستووە و پشتی بە هەناردەکردنی تیرۆر بەستووە لە پێناو پاراستنی ڕەوشی ناوخۆی و هەروەهاش بوونی خۆشی. جا بۆیە ناکرێت ئەوەی ئێران لە ناو وڵاتەکەیدا دەیکات لەگەڵ ئەوەی لە دەرەوەدا دەیکات بە جیاواز ببینرێت. هەر بۆ زانین چارەنووسی ئێران بەستراوەتەوە بە رووسیاوە و ناشتوانێت لەژێر عەباکەی مۆسکۆدا بێتە دەرەوە، چونکە دەوڵەتی رووسیا پرۆژەی ناوەکی و پیشەسازی لەشکری و پرۆژەی موشەکی و تەکنۆلۆژیای درۆنەکانی ئێران دەپارێزێت و هەروە پشتیوانی لە ملیشیاکانی سەر بە ئێرانیش دەکات لە ناوچەکەدا و بە تایبەتیش لە سووریادا. ئەو سەرکوتکردنی لە ناو ئێراندا هەیە، هەر هەمان شتە کە ئێران و رووسیا پێکەوە لە ئۆکرانیا دەیکەن. یەکێ لە پرسیارەکانی ترم ئەوەیە، بۆ خۆت دەزانی ئێران پەنای بردوۆتە بەرهێنانی میلیشیای بیانی لە عێراقەوە، لە سووریاوە، لە یەمەنەوە بۆ سەرکوتکردنی گەلانی ئێران. پێ دوایە ئەم بابەتەی پەیوەندی نێوان تاران و مۆسکۆ بگاتە ئەو ڕادەیە کە میلیشیاکان لە رووسیاوە یا لە شوێنێکی تری دۆستی رووسیاوە بهێنرێنە ناو ئێران و بۆ سەرکوتکردنی گەلانی ئێران؟
لا تتردد إيران لحظة واحدة هەرگیز ئێران دوودڵ نابێت تەنانەت بۆ 1 ساتە وەختیش لە ناردنی میلیشیاکان بۆ پشتیوانی لە رووسیا لەم شەڕی ئۆکرانیادا، چونکە وەها چاوەڕوان دەکات رووسیا پاڵپشتی بێت بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران لە ناو ئێراندا هاوشێوەی ئەوەی رووسیا لە سووریادا دەیکات. ئەو دوو ڕژێمە ئەو دوو دەوڵەتە کە لە هەموو شتێکدا پێکەوە بەسراونەتەوە وەک هەڵوێستی سیاسی و لەشکری و تەنانەت لەو سەرکوتکردانەی لە ناو ئێران و لە ناو ئۆکرانیادا هەن، خزمەتگوزاریەکان و تواناییەکان و پسپۆڕەکانیش لەگەڵ یەکتردا ئاڵوگۆڕ دەکەن. تا ئێستا پسپۆڕەکانی رووسیا سوودیان لە ئەزمموی پسپۆڕەکانی ئێران وەرگرتووە بۆ سپیکردنەوەی پارە و دروستکردنی تۆڕی گەورە بۆ ڕێگریکردن لە کاریگەری سزاکان. ئەمانە هاوکاریەکانی نێوان ئەو دوو وڵاتن و ئێران هەرگیز دوودڵ نابێت لە بەجێگەیاندنی هەر داوایەکی رووسیاکان و پێچەوانەکەشی هەر ڕاستە. پرسیارێکی تر هەیە سەبارەت بە وتارانەی کە گەورە کاربەدەستانی ئێران دەیدەن، ینی بۆ نمونە ئایەتوڵا عەلی خامنەئی یا سەرکردەی پاسداران یا گەورە کاربەدەستانی تر. تۆ حەزەکەم بزانم پێم بڵێ چ جۆرە خوێندنەوەیەکت هەیە؟ ئایا ئەو وتارانە ینی ئەکرێ بڵین ئەمە ئەو ڕەوشەیە کە ئێرانی تیادایە یاخو وتارەکان خوێندنەوەیکی بۆ دەکرێت بگوترێ ئێران لاواز بووە، ئێران لە دڵە ڕاوچێ و نیگەرانیەکی قوڵاژی بەهۆی ئەم خۆپیشاندانانەوە. نعم، هو تعبير عن العجز. بەڵێ ئەو لێدوان و وتارانە دەربڕنی لاوازی و بێتوانایی و بریتە لە ڕاگەیاندنی بنبەست بۆ هەر چارە سەرێک لەلایەن ڕژێمی ئێرانەوە. ئەو ڕژێمی ئێران ڕژێمێکی دیکتاتۆریە و بێنمونەیە لە ناوچەکەدا، ئەمە بێلەوەی خۆی و دەستوریشی گرێدراوە بە ئایدۆلۆژیەتی ئاینی و تایەفەگەری و وەهاشی دادەنێت کە پیرۆزە و پاشگەزبوونەوە ژنیە لێی و ناشبێت چاکسازی تیادا بکرێت. هەر بۆیە تەنانەت ئەگەر بیشێوێت چاکسازی تیادا بکات ئەوە ڕوبەڕووی کێشەی زۆر گەورە دەبێتەوە لەسەر ئاسی ناخۆ. ئەم ڕژێمە خۆی و دەسەڵاتدارەکانی تریش بە پیرۆستری داناوە، تەنانەت لە نوێشکردنیشدا کە بە یەکێک لە کۆڵەکە گەورەکانی ئاینی ئیسلام دادەنرێت. ئەو دەسەڵاتی ئێران ڕوبەڕووی قەیرانی هێچگار گەورە دەبێتەوە کاتێک باس دێتە سەر چۆنێتی سەوداکردن لەگەڵ خۆپیشاندانەکانی ناو ئێراندا و هیچ چارەسەریشی لەبەر دەستدا نەماوە، تەنانەت شکستی تەواوەتی نەبێت یان سەرکوتکردنی خوێناویانە وەک ئەوەی ئێستا دەیبینن. ئەگەر بێت و کۆماری ئیسلامی ئێران ڕژێمی ئێستای کۆمەڵە چاکسازی کرد لە سیاسەتەکانیە، ئەوە چارەسەرە؟ أولا لا يمكن لهذا النظام أن يغير. یەکەم ئەم ڕژێمە ناتوانێت هیچ گۆڕانکاریە بکات لە پەیوەندی بەناوە و بە دیاریکراویش ئەو ڕژێمە بۆ بەڕەنگاربوونەوەی هەموو ئەو بابەتانەیە کە تایبەتن بە مافەکان و ئازادیەکان لە ژەڕنامەی مافەکانی مرۆڤدا باسییان لێوە کراوە. ئەم ڕژێمە لەسەر بنەمایەک پێکەنراوە کە چاکسازی تیادا ناکرێت، چونکە ڕابەر یان وەلی فەقێ خۆی وها دەبینێت خاوەنی یەکەم و دوا بڕیارە بەسەر مڵک و ماڵ و تەنانەت کوڕ و کچانی موسڵمانەوە. ئیتر بۆچی شاکسازی لەو جۆرە بەرنامە و بیرکردنەوەیدا بکات کە خۆی دایناوە؟ جا لە پەیوەندیش بە وڵاتانی ناوچەکەوە ئەم ڕژێمە هەندێک جار ویستێتی وەها خۆی نیشان بدات کە خاوەنی چاکسازی و هەندێک جاریش وەک ڕادیکال خۆی نواندووە. بەردەوام بۆ لە هەنگاوەکانی لەگەڵ بەرنامە ناوەکیەکەی و پرۆژە پاوەن خوازیە میلیشیایەکەی لە ناو وڵاتانی ناوچەکە و جیهانیشدا. هەر بۆیە ئەم ڕژێمە لە ناو خودی خۆیدا کێشە و گرفتی گەورەی هەیە، لە ناو دەستورەکەیدا کێشەی هەیە. تا ئێستا کە ڕابەری باڵا بۆی هەیە هەر کامێرە دەسەڵاتەکانی لە ئێراندا هەن جا یا سادانان بێت یان دادوەری یان جێبەجێکردن دەتوانێت لایەن بدات و هەر کێکی بێت خۆی دایان بنێت. کێشەکان لە ناو خودی ڕژێمەکەدایە کە هەرگیز چاکسازی تیادا ناکرێت. خەڵکی ئێران خۆیان دەتوانن ئەو ئاڵوگۆڕە بە تەنیا بکەن ئەگەر ڕوویدا؟ أثبتت التجربة الأخيرة. دواترین ئەزمون سەلماندی کە ئەوە کارێکی ئەستەم دەبێت و بەڕاشکاوانەش لە بەردەم بینەرانی ئەم بەرنمەیەتدا دەڵێم ئەگەر وەها بێت ئەوە گەلی سووریا دەیتوانی خۆی ڕزگار بکات لە ڕژێمە تیرۆریستە گەندەڵەکەی بەشار ئەسەد. گەلی سووریا بە ملیۆنان ئاوارەی هەن و سەدان هەزار کەسی لێ کوژراوە، بەڵام هێشتاش نەگەیشتۆ بە ئامانجی خۆی. ژمارەیەکی بەرچاو لە ڕێکخراوە جیهادی و تیرۆریستەکانی ئێران پشتیوانیان دەکات. هەروەها هێزە میلیشیاکانیش جێی خۆیان کردوتەوە و ڕەوشی وڵاتەکەیان تێکداوە. ڕژێمی ئێران ڕژێمێکی دڕندە و خوێناویە و هەروەها بە ئاسانی ناڕوخێت. وڵاتانی وەک رووسیای لە پشتە گەلانی ئێران پێویستیان بە یارمەتیش یەکلایکەرەوەی نێونەتەوەی هەیە بۆ ناچارکردنی ڕژێم تا ڕێز لە مافەکانی گەلان بگرێت. بێگومان ئەمەش کارێکی ئاسان نییە. گەلانی ئێران سوورن لەسەر ئەوەی بەدەستی خۆیان ئەم گرێ شێرپەنجەیە لە ناوچەکەدا لا بدەن، بەڵام بەبێ پشتیوانی و یارمەتی نێونەتەوەی کارێکی
ئاسان نابێت و ناتوانرێت ئەم شێرپەنجەیە لا بدرێت و گەلانی ئێران ڕزگاریان بێت لەم ڕژێمە. بەڕێز ئەبوو شەریف من دەگەڕێمەوە بۆلات و دەچینە دوابەشی بەرنامەکەمان. پێدەچێ هەروە دێ و ئاڵۆزی زیاتر کەوتوێتە نێوان کۆماری ئیسلامی و دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمیەوە لەو ڕوانگەیەوەی ئەم دەستگا چاودێریە دەڵێ مەرج نییە ئێران هەرچیەکی ویست بۆی بەجێ بگەیەندرێت. یەکێک لەو شتانی زۆر جاردەی بیستم لە هاوشانە ئێرانیەکانەوە ئەوەیە ئێمە ڕنگدانەوەی شتێکی ئەرێنیمان نییە، جا لە نردنی هەر شتێکدا بەلای منەوە ئەو دەست هەبوونە شتێک نییە وەها بکات دەست بەجێ دابنیشیت وەک دەزانن ئێمە ئەوەشمان تاقی کردوێتەوە. دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی وەک ئاماژەی پێدەکا تا ئێستا ئێران نەوەک پێویست باس لە بوردەکاریەکانی جموجۆڵە ناوچەکەی دەکا نە بە شێوەیەکی گونجاویش وەڵامی ئەو پرسیارانە دەداتەوە کە ئاڕاستەی دەکرێن و وەڵامەکەیش وەک دەڵێ جێی بڕوا و متمانە نین. کاتێک جموجوڵی ناوچیت هەیە بە تایبەتیش ئێران بەرنمەیەکی هەیە پڕە لە خواستی ناوکی ئەوە پێویست دەکات بە پێی یاسا و ڕێساکان بجوڵیتەوە و کاتێکی شتێک دەدۆزیتەوە لە شوێنێکدا کە نەدەبواە لەو شوێنەدا بواە ئەوە پێویستە ڕاوەی بکەیت. مەبەستم لەوەیە وەک چۆن پێشتر لە وتوێژدا بووین لەگەڵ یەکتریدا ئێستا ئێمە پرسیار دەکەین و وەڵام وەرناگرینەوە. لەگەڵەوەشدا کە دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی باز لە نەبوونی متمانە دەکات بە وەڵامەکانی ئێران، بەڵام تاران هەردەڵێ بە هەموو شێوەیەک ئامادەیە بۆ هاوکاریکردنی ئەو دەستگای سەر بە نەتەوەیە گرتووەکان. ئێران بەردەوام دەبێت لە هەوڵە بنیادنەرەکانی خۆیدا تا بە پەیوەندیەکانی لەگەڵ دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمیدا تا کێشەکان چارەسەر بکرێن لەوانە پارێزراوی ناوکی. ئێران و توێژی هەیە لەگەڵ دەستگای ناوبراودا لە چوارچێوەی گەیشتن بە هاوڕایەک لەسەر پرۆسەی ڕێکەوتنێک و وابەستەبوون پێوەی. بەڕێز ئەبوو شەریف بەڕای تۆ ئەگەرێک ماوە بۆ ڕێکەوتنی ناوکی لەگەڵ ئێراندا، ینی بۆ خۆ دەزانی کێشەی ئەجگار زۆرە لەگەڵ دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی، کێشەی زۆرە لەگەڵ وڵاتانی تری جیهاندا، هیچ لایەکیش متمانە بە ئێران ناکەن. وكالة الطاقة الذرية طبعا والدول المعنية بهذا الملف. دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی ئەو وڵاتانەش کە لە پەیوەندیدان بەم دۆسیەوە هەر هەمیان باش دەزانن ئێران کار بۆ بەدەستهێنانی کار دەکات و کار لەسەر دروستکردنی پێچ و پەنا دەکات لە بەرامبەر سزاکاندا و هەروەهاش دەستبەرداری پرۆژە ناوەکیەکەی نابێت. لەوانەیە هەندێک وڵات وهای دابنێت لە ڕێی ڕێکەوتنی ناوەشیەوە بۆیان هەبێت چاودێری دامەزراوە ناوەشیەکان بکەن و پشکنیش بکەن. بەڵام لە هەمان کاتیشدا دەزانن ئەم ڕژێمی ئێران هەنگاو دەنێت بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی، چونکە یەکێک لە پێداویستەکانی بۆمانەوە و بۆ ئەو هەژمونی هەیەی ناوچەکەدا ئێران ناتوانێت دەستبەرداری هەموو ملیشیاکان بێت و هەروەهاش ئەو دەستکەوتانی لە 30 ساڵی ڕابردوودا هەیبوون وەک ئەو پاونخوازەی چەندان ملیارد دۆلاری تیادا بەفیڕۆدراوە لە یەمەن و لە سووریا و عێراق و شوێنەکانی دیکەش پاشەکشەیە ناکات لە هەموو پرۆژانی خۆی و پرۆژەکانیشی پێویستیان بە بۆمبی ناوەکی هەیە. جا ئەمە ئەو شتەیە کە ئێران کاری لەسەر دەکات و هەموو وڵاتانی ناوچەکەشی بەگشتی وڵاتە زیرهێزەکانیش بە تایبەتی دەیزانن. کۆمەڵگەی نێونەتەوەیی دەتوانن ئێران ڕابگرن. ئێمە لە ساڵی 2015دا کە بینیمان ڕێکەوتنەکە مۆر کرا، لەو کاتە بە دواوە جموجۆڵی ئەجگار نەخوازراوتری ئێران لە ناوچەکەدا دروست بوو. ینی متمانەت چییە ئەگەر ڕێکەوتنی ناوچی بکرێ ئێران دەستبەرداری ئەو ڕەفتارانەی خۆی بێ. إيران لا تغير سلوكها. ئێران هەرگیز ڕەفتارەکانی خۆی ناگۆڕێت، جا ئێرانێکی خاوەن ناوەکی بێت یان خاوەن ناوەکی نەبێت. خۆ ئەگەر بووە خاوەن چەکی ناوەکی ئەوە زیاتر توندوتیژی و توندڕەوی و پێشێکردنی یاساکان دەبینین. ئەگەر ڕێکەوتنی ناوەکی بکرێت ئەوە فراوانخوازیەکانی ئێران زیاتر دەبێت. بە هەمان شێوەش هێزی میلیشیاکان و ناجێگیری ئاسایشی بە تایبەتیش کە بڕەپارێکی زۆر گەورە دەڕژێنرێت بەسەریاندا دوای ڕێکەوتنە ناوەشیەکەی ساڵی 2015 ئێران دەستی باڵاتر بووە
بۆ توندوتیژی و تونندڕەوی هەر بۆیە ئەگەر ڕێکەوتی ناوەکی لەگەڵ ئێراندا مۆرکرا ئەوە هەموو دارایی و سامانەکانی خۆی و جم و جۆڵەکانیشی بۆ پرۆژە استراتیژیەکانی خۆی بەکاردەهێنێت کە هەرگیز لەو ڕژێمەی ئێراندا نابڕێت واتە ڕژێمی ئێران و پرۆژەی پاوەندخوازی و پرۆژەی تیرۆر و پرۆژەی میلیشیاکان هاوتەری بن و تا ئەم ڕژێمە هەبێت میلیشیاکان و تیرۆر و سیاسەتی پاوەندخوازی درێژەیان دەبێت لە ناوچەکەدا. بەڕێزە بوو شەریف سپاس و پێزانینم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.